بینێنە بەڕێز ئەفدەمەوە باش سەڵاف وەبن ئەس نەزیر کادانی دیگەل وەدەمە بوو پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامەی کوردی تەوەرێ vê xelekêjî Kurd û niyasîna dujminî dujmin kî ye çawa dujminî wê nebikeyn sîstemê civakî çawa rûlê dujminî dibînît çawa mirov dibîte dujminê xû dibêjin Kurd dujminên zor hene erê ev rast e çawa işkeltûrê duberekiya navxwî derbas bibîn erê rast e îdare û hukmraniya xerab ew bixwe jî dujminin Lîsan medvêd bipirsîn çawa Kurd kiriye dujmin çawa dêkarîn dujminî kêm bikeyn çi bikeyn bû niyasîna dujminî ev pirsiyara û çendîn pirsyarin dîtir dê arasteyî zor berêz Mamosta Abdurrahman Sidîq kêyn zor bixêbê Mamosta Serçava Mamosta gorey nav û nîşanê xeleka me Kurd û niyasîna dujminî medvêd bizanîn dujmin kî ye بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەو پرسیارە ئەڵێن یەکێکە لە قورسترین پرسیارەکان بۆ لەبەر ئەوەی کە هەر گەلێک خەباتەکە و تێکۆشانەکات بەرامبەر بە شوێنێکی دی بەرامبەر بە چۆنەڵێ هەبوویەکی دی مەوجودێکی دیکە خەبات دەکە ئەو مەوجودەی لە بەرامبەری ئەم دەوەستێ دژایەتی دەکا ئەم پێی دەڵێ دوژمن بۆیە دەڵێن لە کارە زۆر هەرە سەرێکیەکانی وڵاتان بەگشتی شۆڕشەکان بەگشتی هەرێمەکانی دنیا بەگشتی کاری هەرە لە پێشینیان ئەوەیە دوژمن دیاری بکەن دوژمن چێ تەبەن دوژمن دیاریکردن یەکێکە لەو ئیشکالیەتانەی یەکێکە لەو گرفتانە ئاریشانەی کەوا لە زۆربەی شوێنەکان ئەگەر نەیەتە ناسین و دیاریکردن هەموو توژی هەڵە دەبین یعنی لەگەڵ کەسێک مامەڵە دەکەی تۆوا دەزانی هاوڕێتە لە ئاستی تاکیشدا دوای تەماشا دەکەی دوژمنە ئەگەر تەماشای نسکۆکانی شۆڕشی کورد بکەی بە درێژایی مێژوو یەکێک لە خاڵەکان کە پێویستە ئێمە هەر ئاماژەی پێ بکەین ئەوانەی پسپۆڕن لەم بوارە ئیشی لەسەر بکەن ئێمە دەرگاکە دەکەینەوە بۆ ئەوەی ئەوان ئیشی لەسەر بکەن ئێمە چ دەڵێن هەتا ئێستا لە هەر کوردێک بپرسی بڵێ چێ دوژمنە هەر کەس خۆی وێنایەکی کردووە پێ ئەڵێ فڵانە دەوڵەت دوژمنی ئێمە یەکێکی دی دەڵێ فڵانن نەتەوە دوژمنی ئێمە یەکێکی دیکە دەڵێت دەوڵەتی زلهێزی فڵان دوژمنی ئێمە یەکێکی دی دەڵێ فڵانە دین دوژمنی ئێمە ئەمە مانای چییە من تەسەوڕەکەم ینی وەکو بڵێ هەتا نزیکە لە ڕووی زمانەوانی ئێمە بە عەدوو ئینگلیز دەڵێ ئێنمی عەرەب دەڵێ ئەلعەدوو ئێمە دەڵێن دوژمن باشە خەریکە بڵێم من نازانم وایە خەریکە بڵێم دوژمن لەوەوە هاتبێ بە بێ واوەکەی بێ خەریکە بڵێم ینی ئێمە وشەی عەدوومان کردووە بە دژمن ینی کەئەنەهو فڵان دژمنە دژی بەرژەوەندین منە کەئەنەهو بەقەدەر منەکان دژەکان هەیە ئەمەش ڕاست نییە کەواتە چێ بڕیارەدا با باسی هەرێمی کوردستانکەین بڵێن ئێمە هەرێمێکمانێ وەک هەرێمی کوردستان لە هەمان کادا ئێمە وەکوونەتەوەی کورد چێ دوژمنمانە تا دیاریکەین بزانین چۆن مامەڵە لەگەڵ دوژمنەکان بکەین چۆ کاتێ بۆ هەر مافێکت دەچی دوژمنەکەت دەیە بۆ مافە نەگەی ئەم پێناسەکردنە بەتەنیا بە من ناکرێت مافی ئەوەشم نییە من دیاری بکەم ئێستا بڵێم چیە چونکە زانیاری گشتیم پێ نییە کەوا چێ دوژمنە تۆش پێت ناکرێ وەزارەتێکیش پێی ناکرێ حزبێکیش پێی ناکرێ چەند حزب هەیە لە کوردستاندا ئەمە پێوترێ لە ئاستی ئاسایشی نەتەوەی لە ئاستی ئاسایشی نیشتیمانیدا لە ئاستی ئاسایشی نیشتیمانیدا کۆی حزبەکانی کوردستان دەبێ پێکەوە کۆڕایەک ئیجماعێک دروستکەن چێ دوژمنی ژمارە 1 2 3مانە ئەبێ ئەوان دیاریکەن دوو هەر بەو زانیاریانەی ئەوان و بە کۆ لەگەڵ زانیاری دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەرێم لە ڕێی دام و دەستگا ئەمنیەکانەوە ئەوان دەزانن بە پێی زانیاریەکانیان چێ دوژمنی ئێمە جا ئەو کات گەل ئاگدار دەکرێتەوە کە چێ دوژمنی ئێمە و چۆن مامەڵە دەکەین لە هەڵسوکەوتەکانمانە ئەمە هەمووی ئەمان باتەوە سەر ئەو حاڵەتێکە لە هەموو وڵاتانی دنیا وێنەی دوژمن وێنەیەکی دەستە جەمعیە دیاری کراوە یعنی کە بە ئەڵمانیا بڵێن چێ دوژمنی ئەڵمانیایە حکوومەت دیاری کردووە لە ئاستی ئاسایشی نیشتیمانیدا دیاری کردووە دوژمنی ژمارەیەکی ئەڵمانیا چێ بەریتانیا دیاری کردووە ئەمریکا دیاری کردووە لەبەرەوە هەموو ئەم دەوڵەتانە ماوە ناماوەیەکیش دەبینی پێداچوونەوەیەکەکەن ئەڵێن دوژمنمان لەم خۆناغا فلانە دەگۆڕێ بۆیە دەڵێن یعنی بە بەردەوامی ئەو دەوڵەتانە سەردەمێک بەیەکەوە شەڕیان دەکرد ینی رووسیا ئەمریکا بەریتانیا فەڕەنسا هەموو پێکەوە بوون هەموو لە دژی ئەڵمانیا شەڕیان دەکرد بۆیە دەیانگوت نازیزم دوژمنی مەیە دیار دوژمنەکە ئەی پشتی ئەوەی کەوا نازیزم نەما و ئەوە نەما ئەنجایەکیتی سۆڤێتیان خستە ئەو دیۆ وتیان شوعیەت وانە
گوتیان کۆمۆنیزم دوژمنی مەیە هەتا 1991 بەو شێوازە چوو پشتی ئەوە گوتیان بۆ بەرژەوەندەکانی خۆیان دەزانن چێ دوژمنیانە ئەوجا گوتیان قاعیدە پشتی ئەوەی قاعیدە تەواو بوو گوتیان داعش ئێستا پشتی داعش ئەم بارودۆخە دەوڵەتە زلهێزەکان خەریکی دۆزینەوەی دوژمنێکی هاوبەشن بۆ ناتۆ مانای چیە مانای وایە ئێمە وەکو کورد چووەکو حیزبەکان بەگشتی چووەکو دام و دەستگاکانی حکوومەتمان بەگشتی ئەبێ بۆ تاکی کورد دیاریکەن دوژمن چێ بەڵام پێناسەکە سادە مامۆستا هەر کەسێکی ببیتە بەربەست بەرامبەر بەرژەوەندیین گەلێک یان کەسێکی ئەو کەس دوژمن نایەتە حساب باشە ئەوە فەرقی هەیە شەی دوژمن زۆری فەرقە بۆیە لە کوردەواری دەڵێن فلان دوژمنە فلان نەیارە فلان نەخوازراوە فلان یعنی کۆمەڵێک وەکو ڕەش و سپی نییە بڵێ دۆست و دوژمن دۆست و دوژمن وەکو حەڵاڵ و حرامەکەی باسمان کرد چەند قورسە حەڵاڵ و حرام تۆ دیاری بکەیت ئەوەندەش قورسە دوژمن و دۆست تۆ بە تەنیا دیاری بکەیت بێتە پۆلێنکردن پاکێج لەو نێوانەدا چەندین پۆڵێنکردنی تر هەیە ناو نازناوی تر هەیە بەێ مامۆستا دێت بزانین چاوە دوژمنی وێنە بکەین بەحسکرد نەشین دەست نیشان بکەین ڕاست بەڵام چاوە وێنەکی بکەین وێنەکردن و وێناکردن تەسەورە سوورەیەک لە دوژمن دەڵێن ئەگەر ئێستا من و تۆ دانیشین دوژمن نەناسین بەس بۆ خۆمان بزانین من و تۆ تووشی کێشەیەک و ئاریشەیەک بووینە بزانین بەهۆی چیەوە توش بووینە ئەو هۆکاری کە تووشی کردوین ڕۆڵی دەوری دوژمنی بینیوە یەکێک لەوانە دەڵێن چی دەڵێن متمانەی لە ڕادەبەدەری ڕەها بە هەر کەسێک بە هەر شتێک ینی چی؟ یعنی سیقەیەکی لە ڕادەبەدەرت هەبێ بە هەر کەسێک بە هەر وڵاتێک بە هەر شتێک بە هەر بیر و بۆچوونێک 100% هیچ 99 نەبێ 100% متمانەی تەواو بکەی بە هەر کەسێک بە هەر شتێک بە هەر دەوڵەتێک بە هەر شوێنێک ئەو متمانە بوونە خۆی ببێتە دوژمنی تۆ ئەوە نییە چونکە هیچ مەجالێکی بۆت نێشتەوە تۆ هەموو هێلکەکانت خستە یەک سەبەتە ئیدی کە شکا هەموو پێکەوە دەشکێن کەواتە دەڵێن ئەگەر ئێمە هیچمان نەزانی جارە دوژمن چێ بابین لە خۆمانەوە دەست پێ بکەین لە خۆمان ئاوا دەست پێ دەکەین لە ئەزمموی ژیانمانە چ لە ئاستی تاک چ لە ئاستی هەرێم چ لە ئاستی نەتەوە متمانەی 100% بە کەس ناکرین بۆیە سیاسەکان دەڵێن لە سیاستدا دۆستی هەتا هەتایی نییە دوژمنی هەتا هەتاییش نییە بەرژەوەندی هەتا هەتایی هەیە تا ئەو کاتەی ئەو کەسە بەرژەوەندی لەگەڵم بێ من بە دۆست حسابەکە دوای بەرژەوەندی نەما ئەم خاتەخانەیەکی ترەوە زۆر زۆری بێم خاتەخانەی دوژمنەوە بەڵام خەڵک وەک ڕەنگێکی سلبی بە حسابی چەندێت کات کە سیاست مەدار کارێکی باش ناکەن دەمات بژنێت دوژمنی هەتا تامە نییە یان دوستی هەتا تامە بەس واقع وایە خۆی ئەم قسەیەکی تۆ ڕاستە ئەمە لە ئاستی تاکدا من و تۆ لە ڕووی ئاینەوە قسە بکەین ئەبێت برایەتیمان لە پێناوی خوددا بێ مانای چێ بۆ بەرژەوەندی نەبێ جوانە الحب في الله والبغض في الله ئەوە ڕاستە بەس لە بواری سیاست وانە بۆیە دەڵێن کاری سیاست لە کاری ئاین جایە لە کاری ئاینی من و تۆ برای یەکین هیچ بەرژەوەندێکمان نیە بەس لە کاری سیاسی وانە کاری دەوڵەتەکان وانە کاری حزبی وانە لەبەرەوە نابێ ئەو متمانەی لە جاوای ڕەنگەیەکێک لەو خاڵانە بێ ئەو متمانەی کە کورد لە ڕووی ئاینی هەیەی بە یەکتر بردبێتی بۆ جیهانی سیاست ڕەنگی داوت وا بزانێت لەوێش وایە لەوێ وانە لەوێ ئەوە نییە خاڵی دووەم زۆر گرنگە ئاگداری بین ئەوش ئەوەیەکە هەر دۆستێکیشمان کە دۆستە هەر زانیاریەکی حقیقەتێک و ڕاستیەکمان لێ بشارێتەوە هەر کاری دوژمن دەکە ینی چۆن ینی وەختی من دەزانم پشتی 2 سەعاتی دی تۆ بەو ڕێگە بڕێ ئەو ڕێگەی قەپات بووە من بە تۆ ناڵێم ئەو زانیاریە ئەی ئەوە من چم کرد ینی کارێکی خراپم کرد ینی کارێکە لە کاری دوژمن دەچێت ینی زۆریش گرنگە ئێمە بزانین فلانە دەوڵات فلانە کەس فلانە شوێنمان بە دوژمن حیساب نەکردووە بەس دەڵێ زانیاری هەبوو کە ئاو هاتان بەسەر دێ بەس پێمان ناڵێ وانە پێت دەڵێ ئەوە مەکە بەس کافی نییە بەس دەگە پێت بڵێ ئەوە بکەی ئەوها دەبێ ئەوها دەبێ ئەو کات و حسابێکی تری بۆ دەکەی بۆیە ئەمانە هەمووی ینی لە ڕوویەکی ترەوە مامەڵەیەکە لەو مامەڵانەی کە دەتوانین بۆ ئەزمموی ئایندەمان دەڵێن هەر هەوڵێک بدەیت بۆ هەر گۆڕانکاریەک دوژمن بۆ خۆت پەیدا دەکەی ینی چۆن ینی بارودۆخێک لە شوێنێکە بە ئاراستەیەکی دیاریکرا و ئیسیقراری کردووە تۆ بتێ ئەو بارودۆخە بگۆڕی کە دەتەوێت دەست بارودۆخە بدەی بگۆڕی خەڵک پەیدا دەبێت یانێکە بچی ئێستا عەرزێک بێنیت و لە خۆتەوە مەساحێک بێنیت و ڕووپێوی بکەیت و وەکو بڵێ گەج بێنیت و حدودی بۆ دانێ خەڵک پەیدا دەبێت دەڵێن کاکە چ دەکەیت و ئەوە چ دەکەی و گۆڕانکاریە دەیکەی لە ئەو ئەرزەیە و لەو خەریتێ وەکو جوتیارێک ئێستا بچی بڵێ کاتی بارانبارینەوە بنە چم سنوورێک دیارریەکەم بۆ ئەرزێک و دەڵێم ئەوە ئەرزی منە و دەچم دەیچێنم بەگەنم بیا بە جۆوە نیە ئەوە چ دەبێ خەڵک یەکسەر دێ دەڵێن ئەوە چ دەکەی
هاتوویتە سنووری منەوە کەواتە هەر دەستکاریکردنی شوێنێک هەر دەستکاریکردنی سنوورێک دوژمنی بۆ پەیدا دەبێ کەواتە دەبێت ئەمەش حاڵەتێکی سروشتیە دەبێت ئاگداری هەموو ئەمانە بین کە لە پاڵ ئەمەشدا ینی خاڵی دیکەمان هەیە وەکو خاڵی سەرەکی ئەوش ئەوەیە کە هەموو دووبەرێکیەکی نێوخۆمان دوژمنی خۆمانە هەموو خۆش باوەڕیەک و باوەڕکردن هەروایە یعنی زۆر گۆڤارەکانی سەردەمی هینم خوێندەوتەوە گۆڤارەکانی کورد کە چیان نووسیوە کوردی خۆمان سەردەمی شۆڕشی عەبدولکەریم قاسم لە 14 تەمموزی ساڵی 58 بەو گۆڤارانەیە چوومەوە هێشتا هیچ نەبووە هەر عەبدولکەریم قاسم هاتووە و ئەوەندەیە هەموو گۆڤارەکان نووسیوانە ئیتر ژیانێکی خۆش دەستی پێکرد ئیدی ژیانێکی ئاوا دەستی پێکرد ئیدی گۆڕانکاری هات و ئیدی مەلەکی و نازانم پاشایەتی بۆگەن کۆتایی پێهات و هیچی لێ نەدیوە بەس ئەو خۆش باوەڕێ لە پای چی وانە دوای ماوەیەکی تر تەماشاکەی تۆ لە سەردەمی ئەوە لە 61 شۆڕشی ئەیلول بەرپاکرد چونکە ئەو شۆڕشە دژایەتی تۆ کاتۆ جارێکی تر هەڵەگەڕێتەوە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ینی خۆش باوەڕی خۆی بریتێ لە دوژمنی من دوژمنی تۆ لە هەمان کاتیشدا هەموو دووبەرێکیەک لە نێوانماندا دوژمنە سەراستی سیاسی مامۆستاتا بەحەز کرد چاو دوژمنکاری درست بیتن مەدوێتم زانین سیستەمی جڤاکی چاوە ڕوولی دوژمنکاریت بینیتن هەندێک وای ئێمە لە ئاستێکی دیاریکراودا گە بڕوانین شتێکەیە بە ناوی نەتەوە یەکگرتوەکان خۆی ناوە ئینگلیزیەکەی ئەڵێن یونایتد نیشن یعنی ڕاستیەکەی ئەو نیشنە لە عەربی شائیکەنە الأمم المتحدة بە هەڵا ئەڵێن کورداڵێن نەتەوە یەکگرتوەکان وی ئەو دەستەواژەی ئومەت لەگەڵ نەتەوە ئەگەر نەتەوە قەوم بێ ئومەت ئەبێ شتێکی گەورەتر بێ لە قەوم بازنەوەی بەرفرەتر ئەبێ بە فراوانتر بێ ئێ باشە کەواتە لێرەیە مەسئلەیەکەیە کە تۆ زۆر جارەڵێ ئێمە ئەگە بڕوانیتە دەستەواژە بەریتانیەکان ئەوم بۆ ئەوەی بەریتانیەکان ئەگە بڕوانیت لە ڕووی ڕسمی لە ڕووی فەرمی بەریتانیەکان چونکە کاتی خۆی عێراقیان داگیر کردو و مەلەف و دۆسی عێراق لە لای بەریتانیەکان باشە کە هەرچەند ببینی لە فەرمیە لە ئاستی فەرمی و نووسینەکانی بەریتانەکان بە ئێمە دەڵێن کوردش پیپڵ یعنی بە معنە وەکو بڵێ گەلمان پێ بڵێن بە معنایەک هێشتا بە ئێمە ناڵێن ئومە یعنی ئەو ئومەیە ئەگەر ببێ ئێمە بە ئومەت بناسیێنن ئەو کاتە مافێکمانە بێ مافی بڕیارداری چارەنووسە دۆگلاس هۆک وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوە لە ساڵی لە 21 حوتی 1991 وەختی لە 5 چواری لە 5 چواری 1991 بڕیاری 688 دەرچوو خەڵک وای دەزانی کورد مافی بڕیاردانی چارەنووسی وەرگرتووە و ئیدی ناوی هاتووە لە ناو چۆن دەڵێ دۆکومنتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ ڕوونکردنەوەی ئەوە دۆگلاسۆکی وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوەی بەریتانیا لە 21 حوتی 91 ئەمەی ڕوون کردەوە گوتی کوردش پیپڵە نیشن نییە دوو گوتی مافی سێلف دێترمینێشنیان نییە مافی بڕیاردانی چارەنووس مافی سێلف ئەکسپرێشنیان هەیە یعنی چی مافی ڕادەربڕین خۆ دەربڕین ئەمە لە ڕووی سیاسی دەچێتە چی دەچێت ئەوەی کە لە فیدرالی تێپەڕ ناکەی هەتا تاکیدیشی کردەوە بۆ ئەوەی ئەمە ڕوون کاتەوە ئەڵێ within existing international boundaries لەگەڵ مانەوەی سنوورە نێودەوڵەتیەکانی ئێستا مەبەستم چییە ئەم قسەیە معنەی وای ئێمە هەموو هەوڵێکمان دەبێ بۆ ئەوە ببینە ئومەت بەچی دەبێ بەوەی کەوا کوردستان وەکو جوغرافیا کوردیشی تیاابێ و عەرەبی تایە و ئاشووری تایە و ئەرمەنی تایە و ئیدی ئاینەکان هەشت ئاینی جیاوازی تیا ئەم هەوڵەی کە دامان شتێکی زۆر جوانمان کرد ئەو هەوڵەی کە دامان زۆر جوانمان کرد دەبێت لە سەری بەردەوام بین بۆ ئەوەی کوردستان ببێتە ئاستی نیشن ئەوەیە کە کورد زۆری نێ ڕاستە بەس خەڵکی دیکەش لە خۆ بگرێ اینجا دوژمن چیە لەم حاڵەتە خۆمانین ئەگەر بین خۆمان بچووک بکەینەوە خۆمان چۆن بچووک دەکەینەوە دێن دەڵێن کاکە فایدەی نییە ئەمە لەگەڵ ئەم نەتەوانی کە لەگەڵمان نووسوری نەبوونەتەوەکان چی بکەن نەتەوەکان زیانیان بێمە نەگە زل هێزەکان نەیان هێشتا وەک بڵێ دەڵێن ئێوە ئومەت نین کەواتە ئێمە هەر لەسەر بیر و بۆچوونە باشەکانی خۆمان بڕۆین لە باسی پێکەوە ژیان لە باسی پێکەوە هەڵکردن لە باسی یەکتر قبولکردن لە باسی بوونی ئاینی جیاواز نەتەوەی جیاواز یعنی داخی ئەو هەندێک لە زل هێزەکان بە خەڵکی خۆمان و بە گەلانی ئاشتی خوازی لەگەڵ خۆمان دەرنەکەین یعنی بۆ ئەوەی ئەو مافەمان دەستکەوێت کە سێلف دێترمینێشن دەبێت هەر بەرەو نیشن بڕۆین بەرەو ئومەت بڕۆین ئەگەر ئێمە بین ئێستاکە خۆمان بچووکەینەوە بڵێن کاکە ئێمە هەر کوردین و بەڕاستی کەس فریامان ناکەوێت لەبەرەوەی دووسێت تونڕە و لێرە و لەوێ قسەیەکیان کرد بێ لە گەلانی دی نەبێتە مای ئەوەی پێش ساردمان کاتەوە لەوە ئێمە بڵێن تازە هەر کوردی کوردمان ئەوێ خەڵکی دیکەمان ناوێت ئەوە ئەمان هێنێتە ئاستێکی بچووکتر وەکو پیپڵمان لێکاتەوە
لەوە بچووکتر جاری وایە کورد خوانەکە تووشی نسکۆیەکە بێت چیە بێ ئەچێتەوە سەر عشیرەت ڵێ کاکە کووردە نابێ بە هیچ و خەتای ئەوەیە و خەتای فلان و فلان و تا عشیرەتی فلان ما بێ و تا بنەماڵی فلان ما بێ و نازام چی ورد خۆی جاکاتەوە ئەو جا عشیرەتی خۆی جاکاتەوە ئەمە خراپتر دنیا بەرەو سەرەوە ئەڕوا ئێمە نابێ بەرەو دواوە بینەوە بۆیە ئەبینی یعنی لە هەندێک حاڵەتە ئەبینی پاشە کشەیەکەیە کە بوونی عشیرەت خراپ نییە لە زادی خۆی عشیرەتە من دەستمتیانێ هەیە پێتویەکە کۆمەڵگە هەیە خدا دەبێ وەجعلناکم شعوبا وقبائل بەڵام دەبێت جوان ڕێکی خەین تەنزیمی کەیوانە یعنی من لە ئاستی ئەوە من چی بکەم من لە ئاستی ئەوەی کە لە دایک بووم وەکو ئەوجا باسمان کرد ئێمە لە دایک بووین بەم شێوازە بەنەتەوەی کورد لە دایک بووین بە زمانی کوردی لە دایک بووین دەرکەوت لە عشیرەتی فلانین ئەمانە ئازایەتی نییە دەستی ئەمەی تێدا نییە بەڵام دەستی ئێمە لەوێدا دەست پێکا کە ئێمە لە سەروی تاک و لە سەروی عشیرەت و لە سەروی نەتەوەوە بچین بۆ نیشن بچین بۆ نیشن هەر کاتێک ئێمەی کورد خۆمان بچووکەینەوە چێشەکانمان بکەینە چێشی آخر من بۆیە دەڵم زۆر خەفەتە تو دەبینی ئێستاکە شەڕێک ڕوودەدا لە بینی دوو کەسە ئەوە دەبێت ببینە بەردەمی یاسا وەنیە ئەبێ ببینە بەردەمی یاسا نیشن وا دەکە ئومەت وا دەکە شتەکانی دەباتە بەردەمی یاسا ئێمە دەبینین جەماعەتی ئەو دی و چەک هەڵدەگرێ و جەماعەتی ئەو چەک هەڵدەگرێ و خەندەقێک لە بینی خۆیان دروست دەکەن و لە بیریان دەچێتەوە ئەو چەکەی کە پێیانە چەکی نیشتیمانە نابێ عشیرەت دژی عشیرەت چەک هەڵگرێ ئێمە بەداخەوە ئێستا شەمانە ئێستا کابراایەک حادیسەیەک ڕووداوێکی هاتوچۆ ئەکا وانە لەسەر خوێنی ئەو لە جاتی بیدێنێ دادگا و یاسا سەروەر بێ نیشن وا دەکە ئومەت وا دەکە نەوەڵا هەر کەس خۆی دەبەستێ و عشیرەتی ئەو خۆی دەبەستێ و دەڵێ ئەگەر ئەوە وانە بێ ئێمە وا دەکەین و ئەگەر یاساوانەکە ئێمە وا دەکەین ئەمە بچووک بوونەوەیە تەماشامان دەکەن تەماشامان دەکەن بزانە بڕۆ ڕۆژەڵات ناسەکان بخوێنەوە باسی ڕابردوومان دەکەن کە ئێمە ئومەتێکین عشیرەتگەرایی دەکەین و حەزمان لە یاسا نییە و بەبێ یاسا چۆن دەبی بەنیشن ئەگەر لەگەڵ یاسا نەڕۆی چۆن دەبی بەنیشن ئەگەر تۆ چەک نەخەیتە چەکی نیشتیمان و شتەکان بە یاسا حەل نەکەی بۆیە ئەمە بچووکردنەوەی خۆمانە لە ئاستی جواب و کۆمەڵایەت وەم سەد بێژن کورد دوژمنین زۆر بە خۆ دروستکردن حتا چ ڕادێک ئەف چەندە هەڕاستە تا ڕادەیەک بڵێم ینی ڕاستی ئەوە هەیە ینی چۆن هەیە بە حکمی ئەوەی کە کورد وەکو ینی هەبوویەکە بۆ لەم ناوچێ لە مێژوویەک یەکجار دێرینەوە ڕەنگە کاری ئەو تۆی کردبێ لە زەرفێکی دیاریکراودا لە ماوەیەکی کورتی دیاریکراودا قازانجی بوو بێ بەس بیری لەوە نەکرد بێتەوە لە ئایندەیەکی درێژدا چ دەبێ ینی کورد چۆن دوژمن بۆ خۆی دروست دەکات دەڵێ چۆن دوژمن بۆ خۆی دروست دەکات نمونەیەک پێ بڵێم نمونەیەک پێ بڵم عیمادەدین زەنکی سەلاحەدینی ئەیوبی دەنێرێ بۆ شام بۆ ئیشێکی دیاریکراو ئەو زیاد دەڕوا ئەگەر ئەبێ ڕەخنە بگری ئەگەر هەموو شتێک قابلی ڕەخنێ ئەو زیاد دەڕوا دەچێت لەوێ دەچێت بۆ میسریش و دەچێت دەوڵەتی ئەیوبی دروست دەکا بەو شێوازە بەڵام چۆن بەڕووخانی فاتیمیەکان بەڕووخانی فاتیمیەکان تۆ لەو دوورە کە فاتیمیە شیعەکان دەڕوخێنی لە میسر هەتا ئێستا دراوسێ نزیکەکەی سەر سنوورت کە ئێرانە لە بیری ناچێت مانای تۆ لە دووری دوور دەوڵەتێکی دوورە دەستت دروست کرد کە کوردیش حەزی لێ نیە کوردیش دانی خێری پیانانی بەهرە کوردیت ناودانیە نەبووە لە هەمان کاتیشدا لەسەر چی لەسەر وەکوڵی ینی ڕوخاندنی دەوڵەتی فاتیمیەکان کە قاهیڕەیان دروست کردو و کە خۆیان لەوێ بوونیان هەبووە نیە بەم شێوازە سێرەکەی ئەمە مێژووە پێتم نەوت جاری پێشوو هێنری کیسنجەر ڕێوی سیاسەتی ئەمریکا کە ئێستا بە 94 ساڵی دەڕێ پاشی 40 ساڵ دەڵێ کە هاتەوە هاروارد گوتی تەڵەبەیە گوتی من چ بخوێنم باشە گوتی فەلسەفە و تاریخ یعنی لەسەر مێژوو جوگرافیا دیاری دەکرێت مێژوو من و تۆ لە بیرمان کردو ئێستا زۆر جا دەڵێن ئێمەی کورد وەڵڵی ئێمە گوناحین ئێمە زۆڵممان لێکراوە ڕاستە بەس بەبێ ئەوەی ئاگامان لە خۆمان بێ نازانین زۆڵمیشمان لە خەڵک کردو لە ڕابردوو کە دەچیتە سەر شوێنێکی دیکە و دەوڵەتێکی دیکە دەڕوخێنی ئەو هە دراوسەکەی تەنیشتت وا دەڵێ وە نەبێ مسرش پێی خۆش بێ وە نەبێ مسرش بڵێ دەستان خۆش بێ وەک ئەم دی و دەڵێ سەلاحەدینی ئێوە دەوڵەتی فاتیمی شیعی ئێمەی ڕوخاندووە حەقی چییە بۆ شوێنەوە دەچێوا دەکە مسرش ئێستا چ دەڵێ مسر بە ئەزهەرەکەشیەوە دژی ڕیفراندۆم وەستێتەوە ئەوش ناڵێ دەستان خۆش بێ يعني ئەوان ئەبعادی اینجا لە تورکیاش مؤرخی نزیک لە دادوگەشە پێدان ئەوش قسەمان پێ دەڵێ قسە بە سەلاحەدین دەڵێ خیانەتی کرد لە عیمادەدین زەنکی چونکە عیمادەدین زەنکی تورک بوو تورکمان بوو ئەوە دژی ئەو وەستە یعنی تۆ کارێکت کرد تورکیاشت کرد بە دوژمن مسرش هەر لێت ڕازی نییە ئێرانیشت کرد بە دوژمن نمونەیەکترت پێ بڵێ ئەو پیاوە محەممەد علی پاشا هەندێک دەڵێن ئەلبانیە نەوەکەی خۆی محەممەد علی نەوەی
محەممەد علی پاشای مسر کاتی خۆی مسر ئەو ینی بنیاتنەری مسرە بنیاتنەری مسری نوێ محەممەد علی پاشای خەڵکی گوتوێتی ئەلبانی با لە نەوەکەی خۆی لە حەفیدەکەی خۆی لە نەوەکەی بپرسە لە گۆڤاری ئەلموسەویری مسری ساڵی 1949 دەڵێ محەممەد علی با پیرمانە کوردە خەڵکی دیار بکرد ئێ باش تۆ چی بۆ مسر کە چوی بۆ مسر داوەدان کردو بەهەرحاڵ ئەوە شتێکە مشکلە نییە لەوێ ئەم سعودیەی ئێستا دەوڵەتی هەیە و یادی 100 ساڵی دەوڵەتی سعودی ئەکاتەوە لەسەر مەذهبی وەهابیەت ئەو مافی خۆیانە لە دوای سایکسپیکۆ ئەم دەوڵەتە تازەیە دروست بووە ئەو دەوڵەتەی ئەمان دروستیان کرد پێشی 100 ساڵ لە جاتی لە 1916ەوە دروستی کەن سعودیەکان لە 1818ەوە دروستیان کردبوو بەری 100 ساڵ لەو تاریخ وانە چێ چۆ سەریان تەدمیری کرد و درعیەی ڕوخان و عاسیمەکەیانی وێران کرد محەممەد علی پاشا و کوڕەکەی ئیبراهیم پاشای کوڕی ئەتۆ ئەوە سعودیە 100 ساڵ سعودی ئێستا محەممەد علی پاشای کورد و خۆی و ئیبراهیم پاشای کوڕی 100 ساڵ ئەو دەوڵەتیان دواخست لە جاتێوی لە 1818 ببن بە دەوڵەت لە 1920 ئەوانە بوونەوە بە دەوڵەت ئەمە هەرچۆن بێ ئەمانە وەکو مێژوو لە دڵیان ئەمێنێتەوە وەکو مێژوو لە دڵیان ئەمێنێ تۆ ئاگاش لێ ئەڵێمت مەسەلەن تۆ داوای مافی خۆتەکەی مەسەلەن بە چاوی ڕخنەی تەماشا بکەی ئەڵێ شێخ مەحموودی حەفید بە ڕەحمەت بێ لە کوردستانی خۆتی داوای مافەکانی خۆتەکەی لە شوعەیبە لە باشووری عێراق شیعەکان شۆڕشەکەن دژی ئینگلیزەکە ئێتو ئەو سوپایە بەریت و بچی ئەلێوە مشارەکە بکەی لە دژی ئینگلیز هیچ سوودی بۆ تۆتیانە یعنی ئێمە شەڕمان بۆ خەڵک کردووە ئێستا نەشی عەلێمان ڕازیە کە ئەو کات بڵێ وەڵا 100 ساڵ لەمەوە بەردەستان خۆش بێ و جێشی شێخ مەحموود هاتوتە شوعەیبە و شەڕی بۆ ئێمە کردووە و دژی ئینگلیز جەنگاوە ئینگلیزیشمان لە خۆمان عاجز کردووە وانە لە عینی وەختیشا بە هەمان شێوە بینی شیعەش و عێراقی ئێستاش و ئەوش هەر پێی نازانێ بڵێ ئێوە کارێکی لەو جۆرەتان ئەنجام داو لەگەڵ مەسەلەن تۆ بڕۆ ئێماڵین هیچمان نییە دکتۆر کەمال مەزهەر یادی بەخێر و تەمەند درێژ بێ دەڵێ ئێمە نەچوینێتە سەر خەڵکی تر ڕاستە بەس کە وەختێ سوڵتان عەبدولحەمیدی دووەم سوارەی حەمیدی دروست دەکا سوارەی حەمیدی خەیاڵی حەمیدی دروست دەکا زۆرینەی کووردە لە لای ڕۆژهەڵاتی تورکیای ئێستەوە دایدەنێ دژ بە ئەرمەن شەڕی پێدەکات آخر ئەو قەتڵ و عامەی کە بۆ ئەرمەنێک کرێت لە 1915 و ئەوانش ئێمە نەمان کردووە بەس وەختێ سوارەی حەمیدی دروست دەکرێ و سوڵتان عەبدولحەمید دەستی ئێمە بەکاردێنێ لەو شەڕەیە و زۆرینەی ئەو جەنگە ئێمەین ئەمە تۆ بچی لای ئەرمەنێک دانیشی بزانە ئەو چیە دەڵێ ئێمە بە دەستی خۆمان بە زمانی خۆمان دەڵێن چی دەڵێن زەرەرمان بۆ کەس نەبووە جا ڕەنگە بە بەراعەت وابێ تۆ بەڕێی خۆتەوە دەڕۆی ئەڵێ زەرەرم بۆ کەس نەبوو دوای پێت ئەگەر لە ژێر پێت نەبوو تۆ زانی پێت بەچیانە پێت بەو مێرولەیانە فەقیرە تۆ ئەگەر لێ نیە ئەڵێ هیچم زەرەرم نەداوە بەس ئەگەر لێ نییە ئێمەش بەو کارانەی کەوا لە ڕابردوودا کردومانە ینی باشە بەریتانیا خۆ لە بیری ناچێ ینی ئەو کاتی کە هاتووە بۆ حروبی سەلیبی سەلاحەدین لە دژی وەستاوەتەوە وانە کە تۆ لە دژی ڕیچاردی یەکەمی بەریتانیا دەوەستی تۆ بەریتانیا لە بیر ناچێت بەس هەموو لەمانە چ بوو ینی ئەمانە گرنگ بوو جوانە مامۆستاگەر سێرجێکا مێژەوەی بکەین و سەحلی بکەینە دەستپێکە هەبوونەوە بە شەریەتێ کە ئادەم دەست پێ کردیە کوڕێنوی دوژمنکاریە دگەل ئەیکری و ئەو دوژمنکاریە بەردەوام بووە تا نەها ئەڤڕۆ بە شەریەتێ ئەم بینین ئەری فاکتەری سەرەکی چییە بووێ دوژمنکاریات ناوبەرە بە شەڕەدا مرۆڤەکان ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها اینجا قد أفلح من زكاها وقد خاب من دساها واتە لە ناقی هەموو مرۆڤەکاندا بە شێوازێک لە شێوازەکان خێر و شەڕ بوونی هەیە بەس تۆی هەڵدەبژێری کامی تێکەڵ دەکەی لەگەڵ یەکدا وەکو گوتمان هەموو ڕەنگەکان لە بەردەستی تۆی هەموو ڕەنگەکانیش لە بەردەستی کەسێکی دی چۆن دەڵێ نیگارکێشێکی دیکەیە ئەو بە جۆرێک ڕەنگەکان تێکەڵ دەکە ئەم بە جۆرێکی دیکە تێکەڵی دەکە کەواتە دوجار ئەوە مرۆڤەکانن خۆیان ئەو بڕیارە دەدەن کەواتە مرۆڤ ئەبێت ئەو شتێک کە لە ناخیدایە زۆر بە جوانی زانێ بەکاری بێت مامۆستا دیسان مەدوێت بپرسین پرسیارەکە کورد چونکی مە دوو دقیقێتمان بوو ناوبەرایکێ حەسادەت و کەربووکین مامۆستات ناوبەرە مرۆڤاندا چەند فاکتۆرێکی سەرەکیە دوژمنکاری دروست ببیت ناوبەرەواندا شتێک هەیە پێی دەگوترێ کتێبێکە بە عەربی دەڵێ الطبيعة البشرية للسياسة بە کوردی دەبێتە سروشتی مرۆیی لە نێو سیاسەتدا یعنی سیاست علمە بەڵام دوجار چێ پیادەی دەکا مرۆڤ وانە ئەو مرۆڤەی کە باش بێت بێگومان سیاسەتێکی باش پیادە دەکە
ئەو مرۆڤی خراپ بێ سیاسەتێکی خراپ پیادە دەکات بۆی ئێمە دەبینین لە ئاستی یەک وڵاتیشدا تەماشای وڵاتەکە دەکەی چەند ڕئیس گۆڕاوەڵێن وڵات فلانە سەرۆک باش بوو لە فلانە وڵاتە کاتی خۆی خۆ وڵاتەکەش هەر وڵاتەکە دەستورەکەش هەمان دەستورە هەتا ئەو قسێ بۆ ئاینی ژوایە ئاین هەر ئەو کتابەیە و هەر ئەو سونەتەیە وانە تۆ جێبەجێی دەکەیت و پیاوێکی چاکی دینداری کورد جێبەجێی دەکات جوان دەردەچێت داعش و قاعیدەش جێبەجێی دەکەن ئەوە دەردەچێت جوانە کەواتە ئەمە بەڕاستی دووبارەمان باتەوە سەر ئەوەی کە ئەساسی هەموو کارەکان مرۆڤە ئەساسی کارەکان مرۆڤ دەستخۆش بینەرە بەڕێز پشتی بهێن بەدانەکە کورت و درێژە بێدانێ دەینە vê گەنگە شاخ و دگەل مامۆستای بینەرن خوشتەوی دووبارە سڵاف مەدوێت مامۆستای بپرسین مامۆستا چەوە مرۆڤ ئەتبیتە دوژمنی خۆ ڕاستە ئەگەر ئینسان خۆی پێگەیان ئەو باسانی لە پێشی ناوبڕەکەیا کرد ئەگەر ئینسان خۆی پێگەیان یان دەوڵەت ئینسانی پێگەیاند بە جوانی ئەو ئینسانە بێتە ئینسانێکی پێ دەڵێن کامڵ تا ڕادەیەک پێ دەگوترێ ئینسانێکی ڕاستە و قسێکی وامان هەیە جوانە ئەڵەن فلانە کەس ئینسانێکی تەواوە ئینسانێکی کامڵە ئینسانێک هەند بەیەکێکی دیژەڵە ئینسانێکی ناتەواوە یعنی چی ناتەواوە یعنی تەواو نییە بۆچی بەدیع زەمان سەعیدی کوردی بەڕەحمەت بێ دەڵێ مرۆڤ بۆ ئەوەی لە دنیادا بەرهەمی هەبێ و دوژمنی خۆی نەبێ و بەرهەمی چاکی هەبێ دەبێ مرۆڤێکی کامڵ و تەواو بێ یعنی چۆن کەمال بە معنای کەمال ناڵێم یعنی مرۆڤێکی تەواو بێ ئەڵێ چی ئەڵێ وەکو بیرکاری ڕیاضیات بیرکاری ماتماتیک ئەعدادی صحیحە هەیە ئەعدادی ناقیسە هەیە ئەعدادی صحیحە چییە 1 2 3 4 5 100 200 300 هزار ئەمە پێ دەگوترێ ژمارەی تەواو ژمارەی تەواو ئەم ژمارە تەواوانە کە کاتێک من ژمارەی تەواو بووم تۆ ژمارەی تەواو بووی بەرهەمی کارکردنمان پێکەوە زیاد دەکات من دووم تۆ دووی دوو کەڕە دوو چوار زۆر زیادی کرد باش نییە من دەم تۆش دەی دەکەڕە دە دەجاران دە بوو بە 100 وانە دەڵێ میلەتێک ئومەتێک پێناگەن بۆچی پێناگەن چونکە هەر یەکەیان خۆی پێنەگەیاندووە هەر یەکەیان ناتەواوە ئەو کات دەبنە ئەعدادی ناقیسە ژمارەی ناتەواو یەکێک نیوە یەکێک لەسەر سێ یەکێک لەسەر چوارە برادێکی تر یەک لەسەر هەشتا بەتە ئاستی بۆیە دەڵێن تربیە پەروەردەی تەواو وەکو ئەوروپا دەبێت تاکی کورد پێ بگەێنرێ بۆیە دەبینی تۆ ئینسان دەبینی 5-6 ئینسان دەبینی وەکو تاک زۆر باشن بەس دوای تێکەڵیان دەکەی کە بە کۆ کار دەکەن فرار دەکەن هەموو ڕادەکەن ئیشی خراپ دەکەن جاری وای دەڵێ بۆیان لێ هات ئەوە یەکێکیان یەک بوو یەکێکیان دوو بوو یەکێکیان سێ بوو یەک جاران دوو جاران سێ 6 باشە زیادی کرد بەڵام یەکێکیان لەگەڵە یەک لەسەر دووە 6 فی یەک لەسەر دوو بۆ بە سێ یەکێکیان یەک لەسەر سێ جاران یەک لەسەر سێ بۆ بە یەک هیچ قیمەتی نەمایەوە کەواتە نورسی بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ضربی ئەعدادی صحیحە گەورەمان دەکە دوو جاران دوو دەجاران باسمان کرد بەڵام من ئەگەر نیو بم خوانەکە تۆ نیوبی یەک لەسەر دوو فی یەک لەسەر دوو ئەکاتە یەک لەسەر چوار بە کۆی ئیشەکانمان بووین بە ڕوبع هەرتەنیا بووینای باشتر کەواتە ئەمە دوژمنە ئەمە دوژمن نییە بۆیە خەڵک دەڵێ ئەڵێ ئەو کووردا کە جۆر جار ینی کوردی خۆمان کە کۆ دەبێتەوە زوو جا دەبێتەوە ئینشقاق لە حیزبی کوردی زۆر مەشهورە حزبی کوردی ئەگە تەماشایکەی لە یەک حزبەوە دەستی پێ کردووە ئێستا چل حزب ئیجازەی هەیە تقریبا لە هەرێمی کوردستان ئەو چ لە هەر لە یەکەوە دەستی پێ کردووە ئی باشە بۆ بە یەک نامێنێتەوە خاکە بۆ بەدوو نامێنێتەوە ئەمە نورسی بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ کاتی ئێمە عەدادی صحیحە بووین ژمارەی تەواو بووین کاتێک کە یەک دەگرین کۆ دەبینەوە زیاد دەکەین بەڵام کاتێک کە هەمومان لەسەر ژمارەی ناتەواو بووین یەک لەسەر دوو فی یەک لەسەر دوو فی یەک لەسەر دوو ئەو بوو بە یەک لەسەر هەشت هەر زۆر کەمی کردەوە کەواتە ئەمە بۆ خۆی دوژمنش هەروە جێ دەکات حاڵی دووەم ئەوەیە کە توانای کاتێک من ئەبم بە دوژمنی تۆ ئەگەر بەڕاستی ئێستا بینیم چاڵێک قۆرتێک لە ڕێگەی و تۆ ئەچی تێدەکەوی بترسم لە تۆ ڕەخنەت لێ نەگرم بڵێم کاکە مەڕۆ نەسیحەتت نەکەم ئەو کاتە ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر زۆر باسی ئەمەی کردووە کە ئێمە دەبێت یعنی چۆن نەبێ نەسیحەتمان هەبێ بۆ ژوور خۆمان بۆ خوار خۆمان بۆ ئاستی خۆمان وەنیە ئەم جورئەتکردنە بۆ دەربڕینی ڕای خۆت کە باسمان کرد لە ڕادەربڕیندا زۆر گرنگە لە کاتی خۆیدا بگوترێ لە کاتی خۆیدا بوێری قسەکان بە جوانی بکەیت و
بە ئەدەبەوە بیکەیت و بە جورئەتیشەوە بیکەیت بەڵێ. زۆر باشە و خزمەت دەکەن جا بۆیە نمونەیەکت بۆ بێنمەوە چۆنە کاتی خۆی ستالین لە دوای لینین و ئەوان هات مەشهورە بە قایدی چۆنەڵێ سەرکردەی پۆڵاین و خەڵکی زۆری کوشت و ینی قەتڵ و عامێکی زۆری خەڵکی کرد خەڵک نەیەوێرا هیچ پێ بڵێ جا کاتێک کە خڕۆشۆف بوو بە سەرۆکی ئێچێتی سۆڤێتی جاران لە ساڵی 56 لە دۆما یعنی پەرلەمانی سۆڤێتی ئەوجا وای پێ دەڵێن بە پەرلەمانی لەوێدا هەست وتارێکی پێشکەش کرد ڕخنەی لە ستالین نەگرت نەگوت ستالین ئاها بوو خراپ بوو ئاوای کرد یەکێک لە پەرلەمانتارەکان نەیوێرا بە ڕوبەڕوو بە خڕۆشۆف بڵێ بۆ وا دەڵێ نامەیەکی نووسی و گەیاندیان ناویشی لەسەر نەبوو خڕۆشۆف خوێندیەوە گوتی ئەو پەرلەمانتارێک پێم دەڵێ خڕۆشۆف تۆ لە سەردەمی ستالین هەبووی بۆچی لەبەرەوە ڕوو کاتی خۆی پێت نەگوت ئاهای منش ئێستا دەڵێم ئەم پەرلەمانتاری ئەم وەرەقەی بۆ منووسیوە ئەم کاغەزەی بۆ منووسیوە ئەم تێبینیە چێە خۆی ئاشکرا بکە کەس نەبوو گوتی ئاها تۆ ترسای وتی منش ئەو کات ئەترسام ئاها بکە ئەگەر من ئەو کات نەترسابام تۆش ئێستا نەتەترسای یعنی ئەمە هەمووی پێمان دەڵێ مرۆڤی ئازا خزمەتمان دەکا مرۆڤی ڕازگۆ خزمەتمان دەکا مامۆستا سەروێ هاوکێشە بیرکاری جەنابەت ئاماژە پێکرد عەدەدی ناقص و عەدەدی کامل ڕاست بەدوێت بپرسین چاوەش کەلتوری دووبەرەکیە نافخۆیی ڕاست دەرباز ببین باشە ئەوش هەر پەیوەستە بەم خاڵەوە پەیوەستە بەم خاڵە ئێستا من و تۆ دووبەرەکیمانێ ئەم دووبەرەکیە نایەن دابنیشین بزانین لەسەر چییە من لە خەیاڵی خۆم وێنەیەکم بۆ تۆ کێشاوە تۆش لە خەیاڵی خۆت وێنەیەکت بۆ من کێشاوە انطباعك مسبق ئێوانە بوو گوتمان پەندە کوردێکە دەڵێ دووری و دۆستی ئەلەوە هاتووە ئاخر دووری دۆستی نابێ دەڵێ بە ئەو لە دوور بێ منش لە دوور بم ئاخر خۆی ئەمە کاری دەستە جەمعیەکەین لەم زمانە باسی تیم دەکەین لە کاری ڕۆژانێ باسی تیم دەکەین و باسی گروپ دەکەین و باسی ڕێکخراو دەکەین و باسی حزب دەکەین و باسی حکوومەتی بنکە فراوان دەکەین ئاخر دووری دۆستی چۆن دەبێ نابێ کەواتە ئەمە جارێکی ترەمان باتەوە سەر ئەو خاڵی کەوا ئەو شتانەی هەمانە ئەو ڕەخنانەی کە هەمانە بە زمانی گوڵ بە زمانی جوان بە زمانی ئەدەبەوە وەقول للناس حوسنەمانەمان زۆر باس کردووە بیڵین بە قسێکی تر بۆ بکەم لەو بارە دووبارەکی چۆن نامێنین ئێستا چێ لە ئەمریکا حکوم دەکات حیزبی کۆماریەکان لەسەر حکومن باش ئەگەر بڕوانیتە ئەوە کۆماریەکان حکوم دەکەن مویمەوەیە چێ لە سەری سوڵتەیە ترامپەوەکو گوتیت باشە ئەم ترامپە هەڵە دەکا وانە لە جاتیەوەی دیموکراتەکان ڕەخنەی لێ بگرن کۆماریەکان خۆیان ڕەخنەی لێ دەگرن جۆرج بۆشی باوک لە ژیاندا ماوە بەتەمەنە جۆرج بۆشی کوڕیش هەر ماوە باوک و کوڕ پێکەوە ئەزانی ئێستا کتێبێکیان نووسیوە باوک و کوڕ پێکەوە هاتوون قسەیان کردووە بۆ بە کتێبەکە دەڵێ The Last Republicans یعنی دواهەمینی کۆماریەکان یعنی چی دەڵێن ترامپ خەریکە حیزبی کۆماریەکە تێکدا ئەمە ئەو کۆماریە نییە کە ئێمە ئەمان ناسی و ئێمە دەمانزانی و چۆنە و چۆن نییە لەبەر ئەوە لەو کتێبەدا لە جۆرج بۆشی باوک دەپرسن دەڵێن تۆ ڕات بە ترامپ چییە کە ئێستا حکم دەکات دەڵێ زۆر خراپە پیاوێکە لە خۆباییە پیاوێکە ڕێزی میوان ناگرێ ڕێزی خەڵکی کە ناگرێ یعنی گاڵتە بە خەڵک دەکا میوانەکان کە دێن ئەڵێ ئەوە نابێ وابێ دەبێت نمونەیەکی جوانمان پێ نیشاندا بۆ حیزبەکەمان بە جۆرج دەبلی بۆش دەڵێ تۆ ڕات بە ترامپ چییە دەڵێ من ڕام وایە ئەو کات کە ئەویان هەڵبژات گوتم ئەوە خۆم ئاخر ڕئیسی کۆماریەکان بووم ئیدی کۆماری نەما چونکە ئەڵێ ترامپ وەکو کۆماریەکان ئیش ناکە جا لە هەردووکیان دەپرسن دەڵێن لە ئینتیخاباتە ئێوە دەنگتان بەچێدا جۆرج بۆشی باوک دەڵێ من دەنگم بە هیلاریدا جۆرج بۆشی کوڕ دەڵێ وەڵام من وەرەقەکەم بە سپێتی فڕێدای ناوسنۆقەکە بە هیچیان دەنگم نەدا مە بەسم ناو قسێکی بوو بەسم ناو قسەی ئەوە بوو کە لە ڕاستیدا یعنی ئەمە پێمان دەڵێ بۆ ئەوەی کە ئێمە یعنی دووبەرەکی لابین لە نێوانمانە پێشتەکان بەرینەوە سەر پلێت ئەرێکا کە دکتۆر چ دەکە دکتۆر وەختێ برینێک علاج دەکا هەر مەڵحەمێکی لە نادا خاوێنی دەکاتەوە وانە ئەوانی کەەوە دکتۆرن دەزانن ئەو شوێنە خاوێن دەکەنەوە دەڵێن خەنە سەر پلێت اینجا ئیشی لەسەر دەکەن کەواتە ئێمەش زۆر گرنگە لەگەڵ یەکە ئێمە وتم نیکیتینی ڕۆژەڵات ناز دەڵێ ئێمەی کوردیانی کورد لەگەڵ یەکدا چین دەڵێت تێکەڵن بەس تەبانین بۆ تەبانین دڵمان بۆ یەکتر نەکردوێتەوە زۆر خزم و زۆر دەرو دراوسێ هەیە یەکتر ناناسن بە باشی بۆ چونکە دڵیان بۆ یەکتر نەکردوێتەوە لەبەرەوە دووبەرەکی بەوە لا دەچێ کە بە جوانی یەکتر بناسی بەڵێ مامۆستا دوژمن کاریە هەی ئەدگەل گەلی کورد نەخاسمە ئەم دی چاوەشین مفای خودی وی دژمنی وەربگرن ڕاست ئەمە سەدام حوسێن دژمنمان بوو بەڵێ کیمیاوی پێدا کردین ئێمە زەرری لێداین بەس کە تەماشا دەکەم مەسەرەن جاری وایە دژمن بێ سوود لە دژمنەکەشت وەرگری بۆ چاوە وەرگری ماوس چۆن سوود وەرگری با نمونەیەک پێ بڵم من سوودم لێ وەرگرتو
من لە ساڵەکانی حەفتا و ئەوانە خۆیەک تەلەڤیزیۆن هەبوو هەر تەلەڤیزیۆنی عێراق ئیدی من هەر ئەوەم دەدی لە 1970 سادات چوو بۆ ئیسرائیل چوو بۆ پەرلەمانی ئیسرائیل و ڕێکەوتنامەی دروست کردو بە پێچەوانی دەوڵەتە عەرەبیەکان ئیتر ناوێنە ئەبوو ڕیغال یعنی خائین و هەموو قسەیان پێ دەگوت هەرچی دەوڵەتی عەرەبی پێیان دەگوت خائین ئەو ڕوویدا و ڕاستە بەڵام دوای ئەوە کە سحوفی عێراقی دادەنیشت لەگەڵ سەدام حوسێن لە تەلەڤیزیۆن دەمبینی هەر قسەیان بە سادات دەگوت ڕۆژێک مجموعەیەک سحوفی ئەجنەبی فەڕەنسی بەریتانی چیچی ئەوروپی هەموو دانیشت بوون لەگەڵ سەدام حوسێن تەلەڤیزیۆنی عێراقیش هەموو ئەوانەی نەقڵ دەکرد تاقەت بۆ سێرتە کرد تاقەتش نەبووە سێرت ناکرد من تەماشام دەکرد تەماشام کرد یەکێک لە سحوفیەکان پرسی وتی تەوسیفی تۆ وەصفی تۆ بۆ سادات چییە یعنی چەند ماوەیەکی دوور و درێژە یعنی چۆن دەڵێ ماوەیەکی دوور و درێژە کە لە 1970 چووە لە 1970 قیمەی عەرەبی بوو لە تونس جامیعەی عەرەبیان گواستەوە لە 1970 سەدام بوو بە ڕئیسی عێراق بە کودەتایەک لەسەر ئەحمەد هەسەن بەکر خەزم دوای 2 ساڵ لە 1970 ئەو سحوفیانە لە سەدامیان پرسیەوە دەشیانزانی لە 1970 و 1970 تا ڕای چی بۆ بە ساداتی دەگوت خائین گوتیان تەوسیفت وەصفی تۆ بۆ سادات چییە گوتی کارێکی خراپی کردووە گوتی بەڵام تۆ لە چەندین مقابلەی ترا دیومانە پێت گوتووە خائین گوتی کە پێم گوتووە خائین لە حزوری عێراقیەکان و عەرەبەکان داوام گوتووە کە ئەوە خۆمانن خۆمانین ئێوە ئەجنەبین بیانین لە حزوری ئێوەدا بە خائینی عەرەبیش قسە ناڵێم لە حزوری ئێوەدا چونکە ئێوە بیانین من لە حزوری ئێوەدا ئەو قسەیە دووبارە ناکەم ئەم قسەیە وەفدێکی ئەڵمانی هاتبوو لە 2015 وەفدێکی ئەڵمانی هاتبوو لە 2015 لە یەکێتی پەرلەمانتاران دانیشتین لەگەڵیانە بۆ باسی مافی چارەی خۆنووسین و چکە ژوورێکمان هەبوو لەوێ بە ناوی ژووری عەفوەن ئەوە یعنی لیژنەیەک بۆ مافی چارەنووس و ئەو بابەتانە ئیشمان لەسەر دەکرد ئیتر متەرجمێک قسەکانی ئەمەی دەکرد بە ئەڵمانی ئێمە بە کوردی قسەمان دەکرد کە قسەم کرد گوتم کوردستان و پێکەوە ژیان و ئەزمموی جوانی هەموو کوردستانم باس کرد وانە یەکێک لەو بەربوو کورد بوو لەگەڵ ئەڵمانیەکان هاتبوو خۆ ڕەگەزنامەی ئەڵمانی هەیە و ئەو تەرجمەی دەکرد وتی مامۆستا هەندێک لە شتە خراپەکانی هەرێمیش بڵێ چونکە ئەوانە خۆیان دەیزانن گوتم من شتی خراپی هەرێم ناڵێم خۆیان ئەیزانن کەیفی خۆیان من ئەم شتە جوانانم هەیە من ئەو شتە جوانانە باس دەکەم مەبەستم چییە مەبەستم ئەوەیە مە زۆر گرنگە ئەمانە یعنی وەکو بڵێ بابەتێکە ئێستا ئافرەتێک هەیە لە ڕاوێژکاری بەشار ئەسەدە دکتۆرە بوثینە شعبان ئەوە سەردەمی پێشودا وەزیری هیجرە و کۆچ بوو ئێستا لەو ئاستەیە مەبەستم لەو قسەی ئەو چییە ئەو دەڵێ لە میشل ئێدەم پرسی میشل ئێدەش وەزیرێکی پێشووی لوبنانە ماڕۆنیە عمری 89 ساڵە ئێستا ئەڵێ لە میشل ئێدەم دەپرسی تۆ چۆن دەزانی یعنی سیاسەتی ئیسرائیل چۆن دەڕوا و ناوچەکە بەرەو چ ئاراستەیەک دەڕوا دەیگوت چوزانم عەرەبەکان دەڵێن ئیسرائیل دوژمنی ئێمێ ئەیگوت هەموو وا دەڵێن ئەیگوت ئەی تۆ چت دەکرێت منش دەچوم هەموو بەیانیەک ڕۆژنامەی ها ئارتیزمە خوێندەوە ها ئارتیزی ئیسرائیلی ها ئارتیز یعنی ئەرز یعنی زەوی ئەو ڕۆژنامەیەکی ئیسرائیلیە لە 1990 هەیە مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە خەڵک یعنی سوود هەر کەسی بە دوژمن زانی بە سوودی لێ وەرەگرێ سوود لە قسەکانی وەرەگرێ سوود لە ئەزمونەکانی وەرەگرێ بۆش دەست خۆش مامۆستا دیسان بەدوێت بپرسین ئەرێ ڕاستە ئیدارە و حکومڕانیا خراپ ئەو ژیت بنە دوژمن بخۆ ڕاستە ئەرە دوژمن چی لێ دەکات دوژمن دەڵێ من چۆن دەڵێ دەرامەت و پارەت لێ دەگرمەوە ئێ تووشی فەقیری دەکەوانە ئەگەر خۆمان نەمانزانی پارە جوان سەرفکەین ئەگەر ئێمە پارەکانمان هەمووی بە خراپی سەرفکەین ئەگەر ئێمە وامان کرد بێکاری لە کوردستانە دروست من حکوومەتم با بڵێ من حکوومەتم ئەگەر نەمتوانی چارەسەری بێکاری بکە ئێمە هەموو بێکارە نابن دوژمنینەتەوەکەی خۆیان وانە کەواتە حکومڕانی باش الحکم الرەشید یەکێکە لە مانەجوانەکانی ئەمڕۆ بۆ وڵاتە دیموکراسیەکان کە پیادەیەکەن یعنی تۆ بەبێ ئەوەی ئەگەر لە خۆت بێ ورد بوت خەڵکەکەی خۆت لێت تووڕە دەبێت بۆیە ینی چارەسەر نەکردنی بێکاری چارەسەر نەکەی بێکاری چارەسەر نەکەی بێکاری دوژمنە فەساد و گەندەڵی و بەهەدەردانی پارە هەبێ گەندەڵ لەسەرێ بێ و خەڵکی ئەوەی کە ئیش دەکا و کار دەکا هیچ سوودێک لەو پارەیە نەبینێ وانە ئەوە چ دەبێ لەو حاڵەتەدا ئەوە خۆی بۆ خۆی دوژمنە ینی فەساد دوژمنە ینی گەندەڵی دوژمنی ئێمە بێکاری دوژمنی ئێمە
هەژاری دوژمنی ئێمەیە، نەخۆشی کە بەهۆی ئەوانەوە پەیدا دەبێ دوژمنی ئێمەیە، نەزانی کە بەهۆی ئەوەوە خەڵک دەرەچێ و واز دەکاردێنێ و بێکارە بێ و ئیدی دەچێت بۆ کارکردن واز لە قوتابخانە دێنێ و ئیدی تووشی نەزانی دەبێ، ئەوەش هەر دوژمنی ئێمە کەواتە نەزانی، نەخوێندەواری، ئیدی تۆ بڕۆ بۆ نەخۆشی، بڕۆ بۆ هەژاری، بڕۆ بۆ بێکاری، بڕۆ بۆ گەندەڵی، ئەمە هەمووی دوژمنێکە خۆمان بۆ خۆمان دروستی دەکەین ئەگەر نەزانین حکومڕانی باش بکەین. بۆی حکومڕانی باش ئەوەیە کە بتوانانی دەرامەتەکانت بە جوانی وەکو دەڵێ ئیشی لەسەرکەیت و کاری لەسەرکەیت و وڵاتان ئێستاوا دەڵێن بزانە تۆ دەڵی دوژمن زەفەرمان پێدەبە، کاکە دوژمن چۆن زەفەرت پێدەبە؟ تۆ بچۆ لە دکتۆرەکان بپرسە، دکتۆرەکان دەڵێن ئەو ئەوەی ئێستا من و تۆ دەیخۆینەوە ئێستا بیخینە ژێر مایکرۆسکۆپەوە شتی خراپی تایە، میکرۆبی تایە، مایکرۆسکۆپ میکرۆبەکانمان پێ نیشان دەدا، بەس ئێستا دەیخۆینەوە هیچمان لێ نایە. بۆ دکتۆرەکان پێم دەڵێن ئەنتیبایۆتیک لە ژوورە ئیشی خۆی دەکات دژیان دەوەستێتەوە. دەڵێن کەی تۆ نەخۆش دەکەوی؟ تۆ دەڵێ خۆ دوێنێ ئاوام خواردی چمێن ئەمڕۆ بۆوام لێهات، دوێنێ خواردنێکی باش خواردە بوو سەحەتت باش بوو خۆت باش پێچابەوە سەرمات نەبوو کە ئەوت خواردەوە تۆ بەقوتر بوو لە میکرۆبەکە ئەوت سیستەمی بەرگری. ئەمڕۆ خۆت شوشتووە هاتوویتە دەرێ بە فانیلەیەکەوە هەوار لێت دەدا سەرمات بوو لەبەر سپلیت دانیشتویتە، ئەمڕۆ ئەو میکرۆبەی دوێنێ کاری نەبوو ئەمڕۆ کاری هەیە بۆ تۆ لاواز بووی، تۆ زەعیف بوویتە. کەواتە دوژمن بۆ بە وڵاتێکی دیکە ناوێرێ چونکە ناوخۆ تەبان لە ناوخۆیان یەکگرتوون لە ناوخۆی هەموو بەیەکەوەن ئازان. کەواتە ئێمە ئەگەر ئەم کاری ناوخۆیەمان بەهێز نەکەین دوژمن زەفەرمان پێدەبێت. ناوخۆ ئەمەی حکوومەت یعنی خەڵک لە دوورەوە تەماشا دەکات دەڵێیان بڕوان خۆ پیشاندانە بۆ موچە لە کوردستان، من خەفەتی پێدەخۆم نابوایە خۆ پیشاندان هەبێ بۆ موچە، بۆە موچە بدرایە دەبواە پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش هەڵگیرابایە. ئەم شتانە حکوومەتێکی چۆندە لە ڕەشیدی دەوێت بۆ هەموو ئەم بابەتانی کە باسمان کرد. بۆیە ئێستاکە من پێتەڵێم غەیب نازانم بەس وڵاتانی دی دەخوێنەوە، ئیمارات و سعودیە و خەلیج بخوێنەرەوە، اینجا بچۆ بۆ ئەوروپا سین بخوێنەرەوە، اینجا ئەڵمانی و ئەوانە بخوێنەوە. ئەڵێن لە ساڵی 2030 ڕەنگە سیعری بەرمیلێکی نەوت بە $2 خەڵک نەیەوێ بێقیمەتێکە نەوت. ئەم نەوتەی کە ئێستا بە $50 و خەڵک ئەیکڕێ نایکڕێ سیاری کارەبایی پەیدا دەبێت. هەموو عالم دەچێتە سەر تەکنۆلۆژیای نوێ، دەچێتە سەر وزەر نوێ بۆەوەکان، ئیدی کەس نەوتی ناوێ کە نەوتی نەویست ئەو کاتە تۆ ئەم پارەی ئێستا پشتت پێبەستووە لە ئێستەوە بۆ نەوت دای بنێ تا 2030 چەندی تری ماوە 13 ساڵی دیکەی ماوە نەوت هیچ قیمەتێکی نامێت. ئەو کات چۆن بودجە پەیا دەکەی بۆی عالم بۆ اقتصادی متەنەوی ڕوە، عالم بۆ ئابووری فرەچەشن دەڕوە، عالم بۆ دیوێکی دیکە دەڕوە بڕوانە وڵاتان. مامۆستا دیسان مەدوێت بپرسین چاوە کورد کریە دوژمن و چاوە دیکارین دوژمنی کێم بکەین چت ناواخودا بیتن یان دەرەوەی مەبیتن. ئەوە بکەوتم زۆر گرنگە ئێمە چاوێکمان لەسەر مێژوو بێ تا بزانین خەڵک لە مێژووە تەماشامان دەکە. هەرچەند منەوەی ئەمڕۆم تۆ تەماشا بکە، یعنی کە تۆ جارێ لە جارەکان تەماشا بکەی، ینی کەسێکی دیاری کرا و پێشی 100 ساڵ کەسێکی کوشتووە، ئەگەر ئێستا یەکێک بێ بە فلانە کەس باپیرم بوو تۆ لە خۆ ڕقت لە میش دەبێت. ئەم هیچی نەکردو بە پێش شەرع ئەم گوناحە هیچی نەکردو، ولا تەزیر وازیرەة وزر ئوخرى، ئەم حەفیدە ئەم نەوەی هیچی نەکردووە، بەس هەر لە خۆتەوە تۆ ڕەنگە بڵێ کاکە داچۆ لە بەرچاوم حەز ناکەم ببینم بەهۆی تۆ ئەبینم باپیرتم بیرەکەوێتەوە کە باپیری منی کوشتووە. چۆنە دوژمنایەتی ئەمێنێتەوە. مێژوش ئاوای مەبەستم چی بوو؟ مەبەستم ئەوەی لە ڕاستیدا ینی ئێمە مێژوویەکی خراپمان لەسەر نووسراوەتەوە، دەبێت لەگەڵ ئەو گەلانەی ئەم مێژووی ئێمەیان شێواندووە دانیشین. مەسەلەن چۆن ئەرێ تۆ ئیبراهیم عەلەیهی سەلام لە قورئان زین خراوەتە ئاگرەوە، هەرچی تەفسیری معتەبەر هەیە لە تەبەریەوە تا قورتوبی و تا ئیبن کەسیر و تا دەگەیتە هەموو تەفسیرەکان دە تەفسیرت بۆ ژماردوومە لە ئەڵقەیەکی بەرنامەکەمانە، دە تەفسیرت بۆ ئەژمێرم لە قەدیمەکان لە تەبەریەوە تا قەدیمەکان هەمووی دەڵێن ئەو پیاوەی وتی ئەو ئیبراهیمە بخەنە ئەو ئاگرەوە کورد بوو. ئێ باشە ئەمە تەفسیر وا دەڵێ، تەفسیر مفەسیر وای گوتو. ئێ باشە بۆ ئەبێ وابێ بۆ یعنی بۆ ئیبراهیم لە کوردستان بۆ خۆی کورد نەبێ وانە بۆچی ئەبێ ئەم نەکبەتیە ئەمەیک ئەم ناوە چێ گوتی چێ دلیلی پێ کەسیش دلیلی پێ نییە لە هەر دە تەفسیرەکە حەوت جار ناوەکە گۆڕاوە، یەکێکەڵی هیزن، یەکێکەڵی هیرن، یەکێکەڵی هیرۆن، یەکێکەڵی هیران، هەر کەسە ناوێک دەڵێ بۆ خۆی. مەبەستم چی بوو؟ ئەم کتێبانە وایان گوتووە ئیدی تۆ لە خۆتۆ کورد لە ڕابردوودا ناشرین کراوە، لە ڕابردوودا ناشرین کراوە، ئەچیتە کتێبەکانی سونە، ئەچیتە لای مروج الذهب مەسعودی دەڵێ ئەم کوردە ئەسڵیان جنۆکەی، تۆ گاڵتەت بەم قسەیە نەیە، من و تۆ ئەزاین ئەم جنۆکە نین، بەس ئەمە لە زاکیرەی شعوبە وا بە ئێمە دەڵێن. باشە بچۆ لای کتێبەکانی شیعە
مامۆستاگەر ئەف سەردەمەوەدا بژینێ بڕیارەکە سیاسیە بەڵام وی سەردەمی بۆچی ئەف ئەخفتنەکردنە منش ئەوە دەڵێم یعنی ئێمە لە ڕابردووە شێوێنراوین لە ڕابردووە ئێمە شێوێنراوین ئیشێکی زۆر گەورەمان لەسرە تۆ بڵێ هیچ نییە بڵێ ئەم قسانە قبول نییە باش نییە من ئێستا پێت دەڵێم ئێستا مەسەن لە کتێبەکانی شیعە نووسراوە مەهدی مونتەزەر دێ لەسەر چاکە بابێ بەخێر بێ نان دەڵێن یەکەم ئیشی ئەوەیە دژی کوردەوەسێتەوە ئەڵێ کورد یعنی خۆ کەسێک خاوەنی مزگەوت لە بەغدا ئەندامی پەرلەمانە ئەندامی سەرکردایەتی حزبێکی دیاری کراوە لە 2012 43 دقه 45 دقه لەسەر یوتیوب بڕۆ تەماشای کرد دەڵێ ئیمامی مەهدی دێ کورد ماریقە ئیمامی مەهدی دێ بۆی ئەو کوردە لە ناوبەری ئێکاکە ئاخرەمە ئێستاش وا ئیشی لەسەرەکە ئێستاش کە پەلامارتەدا ئیشی لەسەرەکە مەبەستم چی بوو مەبەستم لەم قسانە ئەوەیە ئەبێ بزانین ئێمە هەر ئەوە سێر نەکەین خۆمان زۆر باشین تەماشای خۆمان دەکەین وەڵڵای ئێمە بێزیانینەوە بەس تەماشای مێژوو بکە چیمان لەسەر گوتراوە چیمان لەسەر نووسراوە ئەمە چۆن ڕاست دەکرێت بەرامبەر چ بکەین چاوە ڕاست بکەین ئەمە قسەکەیە کە ئێمە چۆن ئەمە بڕۆین ئەمە ئێستاکە نووسەرێک ئەکادیمیەک مامۆستای پەیمانگای زانستە سیاسیەکان بە ناوی بیار کۆنێسا پێشتر لە وەزارەتی دیفاع توێژینەوەی دەکرد بۆ وەزارەتی بەرگری فەڕەنسا ئێستا مامۆستای پەیمانگای زانستە سیاسیەکانە کتێبێکی هەیە ئێستا کە کراوە بە عەرەبی دەڵێت صناعة العدو ئێمە قەت ئەومان نییە ئێمە دروستی ناکەین بەس ئەمانوێ ئێمە ئەم قسەیەمان بۆ ئەوە دوژمنی خۆمان بناسین بەس بیناسین جارێ ئەڵە دەوڵەتان دوژمن دروست دەکەن ئەو کاتیش بۆچی وەڵا ئەوە ئیبراهیمی خستە ئاگرەوە کووردە ئیمامی مەهدی دێ دژ بە کوردەوەستێ مروج الذهبی مەسعودی ئەڵێ وەڵا کورد ئەسڵی جنۆکەیە هەمووی بە ئەسبابی سیاسی گوتراوە ئەبێ دوژمنێ دروستکەی لەو دەوروبەرە بەو شێوازانە ڕەنگە هەر ئەوەش بێ بەریتانیەکان و وا بڵێم سەرکەوتوانی دوای جەنگی یەکەمی جیهانی بۆ ئەوەی تورکیا و عێراق و ئێران وا لێ بکەن مەشغوڵ بن بەخۆیانەوە و نەپەرژێنە سەر پەلاماردان چون کازانی ئەمریکەکانیش دەڵێن گەلانی ئەم ناوچەیە هەندێکیان پەلامارەدەن هەندێکیان حەزارەت دروست دەکەن پەلامار نادەن نمونەیەک من لە بەغدا کە کاتی وەزیرەکە ئەمریکەکان نمونەیەکیان پێم گوت وتیان ئێمە معجەبین بە گەڕان بە دوای هەموو نهێنیەکانی عێراقدا وتی عێراق و مسر دوشتی جیاوازن مسر ئیمپراتۆرەتی هەبووە فرعونەکانی هەبووە بەس نەچوونە دەرەوە هجوومکەن بۆ وڵاتی دیکە داگیرکەن یعنی نەکشاون بۆ وڵاتی دیکە داگیرکار نەبوونە لە وڵاتی خۆیان حەزارەتیان هەبوو ئەوە یەک دوو ئەوان قەبرەکانیان ماوە ئەوان بەدوای مردنیان پێ شتێک گەورە بووە وتی لەم عێراقە گەلگامشی هەیە ئەچێ بەدوای ئاوی حەیاتە ئەگەڕێ بەدوای ژیانە ئەگەڕێ سڕێک هەیە لەو عێراقە دەبێ بیزانی اینجا ئەو عێراقە هەر کات بە قۆت بێ پەلاماری دەرێدا خەتەرە ئێران پەلاماری دەرێدا بکە بە قۆت بێ هەر لە قەدیمیش و ئیمپراتۆرەتی وا بووە سێجار مسری داگیر کۆ تا ئەوێت چووە تورکیا عوسمانی و ئەمانە هەر وا بوونە ڕەنگە بۆ مەشغوڵکردنی ئەوانە کوردیان بە 4 پارچە دابەش کوورە بەسەر ئەوانە بۆ ئەوەی مەشغوڵیان کەن بە ئێمە چەند گرنگە ئێمە ئاگاداری ئەم مێژوانە بین تا بزانین ئێمە بە شێوازێک لە شێوازەکەن بەبێ ئەوەی ویستمان هەبێ کراوین بە دوژمن بۆ ئەوان کراوین بە دوژمن بۆ ئەوان جا لەبەرەوە بیار کۆنێسا دەڵێ دوژمن دروست دەکرێت کارت ئەوەیە ئەگە بتەوێت دەرچی لەم دوژمنایەتی گەلان بۆ تۆیان دروست کردووە تەفکیکی پێڵە تەفکیکی عدو چۆن لێک بکەین ئەڵێ ئەمە بۆ دەبێت یەکەم شت دەبێت پەیوەندی هەبێت بۆ نمونێ وەک من وەک ئێمە ئەبێ لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ بەریتانیا لەگەڵ مسر لەگەڵ ئەم دەوڵەتانی کە ڕابردوو باپیرانمان ڕەنگە زیانێکی پێگەیان دەبن لەگەڵ ئەرمەن تۆ مەزانێ هیچمان نەکردووە ئەڵین بەس ئەرمەن واناڵێ ها حتا هەندێک ئاشووری هەیە لە ئەوروپا گلەیی تریان هەیە لە سەرمان و قسەی تر دەکەن لە دەرێت ئاشووری خۆمان لە ناوخۆ باشن لەگەڵمانە بەس خۆب کلێنێکی در و شوێنێکی دیکەش هەیە بەشێکی دیکان واناڵێ مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە دەبێت جەلسەیەکی دانیشتنێکی درێژخایەنی مۆساڕەحە عەرەب پێی دەڵێ یعنی دڵکردنەوە بۆ یەکتر ئێمە و فارس و تورک و عەرەب و کاکە تازە دراوچێ جوگرافین لەم ناوچێ بمانەوێ نەمانێ ئێمە بەیەکەوەین لەم ناوچێ ئێمە و ئاشووری و ئەرمەن و ئێمە و کلدان و ئێمە و تورکمان و ئێمە و فارس و ئێمە و عەرەب و بەم شێوازە ئەگەر شتێکی با لە ڕابردوەکان بکۆڵینەوە با چۆن ئەو ڕابردوانە قەرەبوو بکەینەوە چۆن ئێستاکە ئێمە کوڕی ئەم زەمانە بین نەوەی ئەم زەمانە بین ئەمانە چارەسەرکەین بیار کۆنێسە دەڵێ دەبێ ئاوای لێ بکەین مامۆستا دوماهیاوێ خەڵکێ بەدوێت بپرسین جەنابێتە چەوە ئەم دوژمنی بنیاسین چ ڕێوشین هەنە چ ڕێکێک هەیە ئەم بزانین دوژمن کیە و چەو سەردەریە بکەین ڕاستە وەکو گوتم ئەم خاڵە کارێکی یەکجار گەورەی دەوێ چونکە تۆ دکتۆرەکان دەڵێن دکتۆرەکان چ دەکەن دکتۆرەکان کە ئێستا چارەسەر دەکەن جاران دەچوی بۆ دکتۆرێک یا ئەو دکتۆرە یەکسەر عیلاجی بە تۆ دەدا ئێستا کە وردروتمان بۆ بە دکتۆرێک و بۆ بە سەیدەلە و بۆ بە فحوسات ئێستا خەڵکێکی تر پەیدا بووە لە طب دقیق لە پسپۆڕێتی ورد
اختصاصی دقیق پێی دەڵێن پسپۆڕێتی لە چی لە بواری تەشخیص الأمراض یعنی دیارکردنی جۆری نەخۆش بەری ئەوەی بچتە لای دکتۆر ئەم دیاری دەکە بزان تۆ چتە وانە ئەو کات جزئێک لەو شوێنە وەردەگرن دەیبەن زەرعی دەکەن دوای ماوەیەکی دیکە دێتەوە تەشخیصەکە تەشخیص کرا ئەو جا عیلاج ئاسان دەبێ ئەم تەشخیصە بە فەرد ناکرێ بە من ناکرێ من جورئەت ناکەم هیچ قسەیەک ناکرێ من وەکو گوتم ئێمە مادام دوژمن لە ئەساسدا دوژمن مەسەلەیەکی سیاسیە ئەگە لە بەرگی ئاینی دروستیکەی هەر سەبەبەکەی سیاسیە لە بەرگی کۆمەڵایەتی دروستی بێ دوژمن هەر سەبەبەکەی سیاسیە دوژمن لە بەرگی ئاینی و کۆمەڵایەتی و بازرگانی خۆی دەنوێنێ بەڵام ڕاستیەکەی هۆکارە سەرێکێکی سیاسیە کەوا بوو کاری حیزبە سیاسیەکانە بەگشتی کاری دەستگا ئەمنیەکانە بەگشتی حیزبی سیاسی و دەستگا ئەمنیەکان پێکەوە دەتوان بە ئێمە بڵێن تا 10 ساڵی تر دوژمنی سەرەکی ئێمە چێە لە دەرێ لە ناوخۆ دوژمنی ئێمە چییە کاری لەسەر بکەین ئەمە بەڕاستی کارێکی گەورەی هێوی خازین کار سەروی چەندی بێتەکرد مامۆستاوەتە ئەماژە پێدای بەلێ بینەرە ڕێزدار وی ئاوای دەینە دومایە بێ خەڵکیژی زۆر سپاس بۆێن بەڕست گەلمە بوون تا دومایە خەڵکی هیویا مەفابەخشینێکی بۆێن بەرز و زۆر سپاس بۆ مامۆستای بەڕست کەت گەلمە بوو سپاس بۆ هەفکارن بەرز ببینم خێر و شادی خودی گەلمە هەمیابیت